چینە لای پەیام خان فەرموو باوکە. دەست خۆش بێت دکتۆرجان و یەکەم پرسیارم ئاڕاستەی ئەم بەڕێزە کاکێرش باشە پێش ئەوەی زەواج بکەن ئەگەر زەواجیان بە خۆشەویستی بە پەیوەندی خۆشەویستی کردبێت باشە پێش ئەوەی زەواج بکەن باسی ئەو کللتورەی کردووە کە باوکی دەبێت لەسەر پێویستە لەسەر دەستورەی بۆ ڕوون باڵێ کە پێویستە لەسەر باڵێ کە پێویستە لەسەر کللتوری باب باپیرانی بڕوە ینی پێشێکی ئەو شتانی باس کردو ینی ئەو خاتونە قبوڵی کردو یاخودنا نەک بێت و ئێستا کە ئاوا هەموو ئەو پرسیاری دووەمیشم ئاڕاستی جەنابتە ئەگەر باوکێک بەم شێوەیە باوکی ئەم بەڕێزە بێت بەڕای تۆ کەسیەتی منداڵەکانیان لە داهاتوودا چۆن دەبێت؟ زۆر سپاس وڵا پێم خان کەسێتیان لاوازە بێ هەمومان نەزانین جەنابتان ئینشەڵا لە بوارەکەتانە زیاترە خوێن جاری لە قۆناغی دوو نشنە سێ وژنە چوار و لاندێکتان ماسێر و دکتۆرای ئینشەڵا تەواوکە هەر شێوازێکی پەروەردەکردن هەبێ ئێمە پێنج شێوازی پەروەردەکردنمانەی شێلاوانە توندوتیژی و دیکتاتۆرە وەکو باوکیم بەڕێزە هەر باوکی ئاوە توندوتیژ بێ سەرکوتی مناڵەکانی بکە بیان شکێنێتەوە حیوار و مناقەشە بەکار نهێنێ گفتوگۆ و دایلۆگ نەبێ شتیان بەسەرا فەرسکە دایمەن کەسێتی مناڵەکانیان لاوازە بێ کەسێتیان شەرمە نەبێ جورئەتیان نابێ فێر نابن نەکەل لە ماڵەوە لە دائیرەش و لە قوتابخانە و خوێندنگاش داوای مافی خۆیان کەن چێ دایمەن ترسیان هەیە دایمەن سەرکوت کراون دایمەن چەوسراونەتەوە لەبەرەوەی هیوادان هیچ دایک و باوکێک بۆ ئەم نمونەشمان هێنا نەوەک نمونەی تر لە خێزانەکان هەبێ باوکە بێ ئاوە توندوتیژ بێ بەم شێوەیە ئەبێ مناڵ گوێی لێ بگری ینی ئەمە ڕاستێ مڵین باوک پیرۆزە دایک گەورەیە هەمومان لەسەر حەت چیەکی بێ پێی نەڵێ ئۆف ینی لەو پەڕی ناخۆشییا بێ خزمەتیان نەکەن هەمووی لەسەر سەرمان بەڵام مانای ئەوە نییە ئیتر ئەم مناڵە عەبدی ئەم دایک و باوکەیە نەخێر منەڵم لە پەرۆدەی نوێساڵێ مێویستە مناڵ هەن لە مناڵی و فێرکەن بڵێ نە بڵێ نە چییە یعنی مناقەشە بکە خۆی ینی کفرە ئەگەر ئێستا دایکی ئەم شتێکی بەدڵ نەبێڵێ بابڕین کاکە بابڕین بۆ فلان شوێن بۆ دوکان بڵێ وەڵام من حەزم لە دوکان نێچین بۆ ئەحماوە یعنی بە دنیا ئاخرە بێ ئەمە وشی نییە ئێمانەوە بۆ سەیران چن هەر ئەو دیاری کردووە خوێندنەکەیان هەر ئەو دیاری کردووە جلوبەرگیان هەر ئەو دیاری کردووە لەوانەیە ژنێنان شوکردنیشان هەرەوە ئێمانەوە ئەم کەسە کووە ینی بوو بە پاشکۆی کەسانی کەسێتێکی لاوازێ بێ بەنسبەت پرسیارەکەی تریشەوە نازانم خاتونجان پرسیاری لێ کردی پێ و بڵێن بڵێ ئێمە عادەت و تەقالیدمان وایە ئەبێ هەموو جەژنێک یەکەم ڕۆژ لە ماڵی ئێمە بن و هەمومان کۆبینەوە ئەو مەرجی بۆ دانابووی شتی واژ نەبوو ینی خۆزگە خۆ پرسیارەکە و جوانە خۆزگە هەر کەسێ ژنێنە شووەکە بیدایەت لەسەر مشتەکان ڕێکەون بڵێ باوکە عایلەی ئێمە ئاوایە سامن هەیە بۆ نمونە خەڵکی دووکانە یا خەڵکی ڕانی قەڵازێ لایەوەیە شوو بە کوڕێکی سلێمانیەکە کوڕەکە پێڵێ ئەڵێ من ئەتوانم ساڵی جارێ ببەمەوە 6 مانگ جارێ ببەمەوە لەسەر ڕێکەوت یا ڕازیە بیەگە ڕازیە بێ ڕازی بە نەک دوای ئەو تۆ بڵێ بنم هەفتەیە بێ هەموو بمەیتەوە ئەڵێ من لەسەر ڕێک نەکەوتین یا کەوتی مانگی جارێکە ببەمەوە بێ مانگی جارەکە بباتەوە هەمووی شەرتی هەیە ئەی عەقد یعنی چی هاوسەرگیری ئەی عەقد مونێ تۆ عەقدی زەواجەکەی چۆن خانوویەکە کڕی سیارەی کڕی مەرجی تیاە دوو تەرەف لەبەرەوە بەحقت حتا ئەم داواکاری ئێستا ئەم باتڵە چونکە لە مەرجەکەیان نەبووە زۆر سپاس بۆرە دکتۆر بەزیانی تۆ دەڵی لە پەیوەندی ئەم باوک و کوڕات ترسێ نەگڕێز وەکو ئەم بەڕێزە باسی کردوتی وتی ئەمە ڕێزی لێ دەگرم لە قسەکەی بۆیە بە قسەی دەکەم بەزیانی تۆ ڕوت کردەوە ینی ترسێکە لە بەرامبەر باوکێک کە ناتوانێت لە قسەی دەربچێ ئەزانی چۆنە کچی من ترس لەگەڵ ڕێزە ئەم خۆی ئەڵێ ڕێزە ڕێز تۆ لە یەکێگەگری لەبەرەوە قەناعەتی پێیەتی وایە ئەم قەناعەتی پێی نییە بە شتەکانی باوکی بەس لە ترسا بەس ناڵێت ترزەڵێ ڕێزە ئەگەر ڕێز بواە ئەووایم قەناعەتی بەوە هەبواڵێ ناخۆم حەقیەتی بچێتەوە ئەها براکەم وای کرد ئەگەر تۆ قسەکانی جۆ لێ بوو بێ وتی برایەکم وای لێ کرد ئەوەتە دەری کردووە ئەها خوشەکەم وای لێ کرد بە تەڵاقان یام منیژە ترسمەها خۆی لە قسەکانی ترسی تیا بوو بەس ئەم ناوی ناوە ڕێزە جینا ڕێز نییە ڕێز لە بینی دوو کەسایە هەردووکیان مافیان پارێزراو بێ ئەم مناڵانە مافیان پارێزراو نییە مافیان پێشێل کراوە لێرەدا تێبینیە کە دکتۆر پێویستە لێرە زیاتر گفتوگۆوە پێویستە لەگەڵ باوکی ئەم بکرێت بۆی بتوانانی قەناعەتی پێبێنی لەسەر ئەم دابوونەریتی کە باسی دەکا بەخوا عادزمە بتخوا کاکێڵشکە و شتان ناکەم ئینسان کە پڕ بۆ قسە هەکە وەڵڵاهی ئەم باوکەی تۆ کە لە ڕقم بە دنیا هەستێ قەناعەتی پێ ناکە یعنی من چەند هەوڵم ما کە لە ڕێگەی ئێمە بەس دوو قسەی لەگەڵا بکەم ڕەفزی کرد